بله و برهنان لکردستانی گرینگیا و دکتر محمد شکری سروکی دستیا و برهنانی یا حریما کردستانی میوانی منه دنباش دکتر پینگاو گرینگ و برهنانا کردستانی ایرو بدستانی کارگه ها جوتیار بنمایا و هات آویتن گرینگیا و جو کردستانی را جو آبوریا کردستانی را جو بازار را کار را تچاواد نرخینه سلام و رز بو جنابیت و بو همی بینرید کانال 24 تا کردستان 24 طبعا کارگه جوتیار وقت بیشن برهم چندین سال یعنی چندین سال ایش کردنی او برهنر او کمپانیانه که لبواری چاندنی پتاتا کاریان کردوه لسالانی رابردو لده 11 سال رابردو طبعا استا الحمدلله کردستان لروی برهمهنانی یا چاندنی پتاتا اکتفاء ذاتی هیا تحدی کی زور قدرت تنافسی هزی رکابری منتوجی پتاتا لهریم کردستان لدوربری ایما دوربری هریم کردستان و دوربری عراق زور باشتره طبعا بشکی زوری او پتاتایی که اورو لکردستان دا چندریتن پارسال نزدیکی 100,000 تن امسال لوانه زیاتر که پیدا گوتری پتاتای پیش سازیان بو فینگر چیپس و بو چیپس و بو اونا بکار دیتن پیشتر زوربه هر زوری او برهمانه لدروی هرمی کردستان هاورده دکران که هم چاندنی پتاتا حدودی اوی که باز کرا 400 میلیون دلار برهم هنان لهرمی کردستان همیش دوباره تصنیع کردنوی پتاتا لهرمی کردستان چندین 100 میلیون دلار کی تر لسرمایه هرمی کردستان لناخوی هرمی کردستان دمینتوا جگلوا به هزاران هلیکار لهرمی کردستان دروز بوا لانجامی او کارا طبعا هرمی کردستان اورو کارگاه کی زور باشی اضافه بو سر او کارگانه کلبواری چپس و فینگر چپس و اوانه کار دکن هرمی کردستان اورو 6 تا 7 کارگاه گوری لو وارد بیتن ان شاء الله به حول همتی و برهنران به هاوکاری حکومت هرمی کردستان با پشتیوانی وزارتی کشتوکال برین ماکان جناب سروک وزیران دتوانین لهمو او منتوجانه تریش به شوی پتاتا گشا برهمکانی هرمی کردستان بدریتن و ان شاء الله لدهاتو دا کارگاه هاوشیوه لمنتوجی تریش ببینین طبعا ام کارگاه که لمنطقه بابلن دشتی ناوکره که او شوینش 150 انتاج پتاتای لی دکریتن گرینگ کی لودا که نزیک لسرچاوی مواد خامه که کلفی نقل کردن لجوتیاران کم دکاته و دهات جوتیاران زیاد دکا و هزاران درفتی کاریش بو خلق درخسینه که امش سرکوتنه که یک جار زوره بو کابینه نوامی حکومتی هرمی کردستان لبواری کشتوکالده دکتر نها گواگو کابینه هم دست به کاری خکردست نشان کرکم جدر وی کارتا پترولی دی کارتین دن بتایبتی کارتا برهنان جی هیزک مزن بدیده ام دکارم ببیجن نها د کارتین دیده بتایبتی دروشا و برهنان ده کردستان پینگاوین گرنگ داویجه او دی چالاکتر جی ببه طبعا هرمی کردستان یا خود دالمند به همو سرچاوی سرزوی و جرزوی لباری کشتوکال هرمی کردستان ناوچه که زور لباره بو پرپیدان و گشکردنی همو او برهمانه که لهرمی کردستان پیشتر هاورده دکره طبعا هرمی کردستان سال دوای سال او برهمانه که هاورده دکره دتوانم بلیم کمتر دبنا و بهوی اوی که ان شاء الله دهاتو دا گرنگی به همو کرتکان دادریتن بو اوی استفاده کی زیاتریان لی بکریتن و حکومتش بتوانی تنویع دهات بکا تنها پش به برزی و نظمی سعدی نفت نبستیدن طبعا لبواری کشتوکال حکومتی هرمی کردستان به هاوکاری لگل جوتیاران لگل خاون زوی زارکان لگل و برهنران دتوانی تنویع کی باش لکرت کشتوکال بکری هر چی برهمه لهرمی کردستان استهلاک دکری لهرمی کردستان انتاج بکری جگلوی بواری تصنیع پیش سازی کردن که امرو ایما ناوچه کی زور گوری پیش سازی خوراک ما لدهوک لقناقی جبهه کردن که قناقی کی زور باش بریوه لدهاتو دا لسلیمانی به همان شوه
کارگەی خۆراک با بڵێن منطقەی سناعی خۆراک دەبینین لە هەڵەبجە زەویمان وەرگرتووە خەریکین بۆ دروستکردنی ناوچەی پیشەسازی خۆراک لە هەولێر بە هەمان شێوە ناوچەی پیشەسازی گەورە دروست دەکرێتن بۆ خۆراک و بۆ پیشەسازی تر کە ئەمانە هەمووی وا دەکا لەگەڵ فراوانبوونی کارکردن لە هەموو کارتەکان بە تایبەتی لە کارتی کشتتوکان لە پاڵ ئەویش کارتی پیشەسازی دروست دەبێ و تەسنیعش دروست دەبێ و هەر سیناعەتێکیش کە ئەمڕۆ دروست دەبێت سیناعەتی لەگەڵ خۆی دێنێ لە ئەنجام هەرێمی کوردستان دەتوانی سود لە هەموو سەرچاوەکانی خوەر بگرێتن و بێگومان هەرێمی کوردستان لەم ناوچەیە یەکێکە لە ناوچە هەرە دەوڵەمەندەکان بە هەموو ئەو سەرچاوانەی کە لەسەر زەوی و لە ژێر زەوی هەیە و دەکرێت سودێکی جار زۆر بۆ خەڵک و بۆ ئابووری هەرێمی کوردستان و بۆ داهاتی حکوومەت و بۆ داهاتی خەڵک ببەخشێتن لە داهاتوودا. کەکی دکتۆر محەممەد شکری نوها سەرۆک وەزیر ئاخافتنا خۆیان دانینا بنیاتە کەڤرێ بنیاتە بەردێ کارگەها جۆتیارژیانی زمان دپەیوەندیên xwe li gel Hollanda de li gel Belçîka de li gel Yunanistanê de dipêwendiyên xwe yê derve de Serok Wezîrê Herêma Kurdistanê Rêzdar Mesrûr Barzanî her dem rewşa veberhênanê li Kurdistanê aniye ziman kişandina alaqaya kompanyayên derve bû Kurdistanê aniye ziman niha alaqaya derve ji bo Kurdistanê çi ye her wiha karta taybet ya Kurdistanê ji bo veberhênanê. دکتۆر ez pirsa xwe dubare bikim niha Serok Wezîr Mesrûr Barzanî dipêwendiyên xwe ên li gel li derve de li gel Hollanda li gel Belçîka li gel Yunanistanê li gel welatên din de her dem sektera veberhênanê li Kurdistanê aniye ziman xustiya alaqa derve bû Kurdistanê zêde bibe alaqeya derve niha ji bo veberhênanê li Kurdistanê çi ye û karta taybet ya Kurdistanê ji bo veberhênanê. بله طبعا او سردانانه جناب سرۆک وەزیران بۆ ئەو وڵاتانی هۆڵندا و بەلجیکا و یۆناان و هەروەها علاقاتی جنابی سەرۆک وەزیران کە ڕۆژانە کۆبوونەوە لەسەر ئاستی جیازجیا لەگەڵ وڵاتان دەکرێتن طبعا هەدەفی ئەساسی لە پاڵ وەرگرتنی دامی سیاسی بۆ هەرێمی کوردستان هەدەفی ئابووری و ڕاکێشانی تەجروبەی وڵاتانە لە ڕووی وەبەرهێنان بۆ هەرێمی کوردستان طبعا هەرێمی کوردستان پێویستی بەوەیە ئەو کەرتانەی کە ئێستا داخوازی دەکا ئیشی لەسەر بکە بە تایبەتی گرنگیدان بە کەرتی کشت و کاڵ پێویستی بە تەکنۆلۆژیای نوێیە ئەو وڵاتانەی کە جەنابی سەرۆک وەزیران سەردانیان دەکا لە بواری کشت و کاڵ وڵاتی پێشکەوتون سابقەی زۆر باشیان هەیە دەتوانن دامی هەرێمی کوردستان بکەن و علاقاتی ئێمەش وەکو وەبەرهێنەران یان وەکو وەبەرهێنان لە هەرێمی کوردستان لەگەڵ وەبەرهێنەرانی بیانی لە قۆناغی ئێستادا لە دۆخێکی زۆر باشدایە لیقاعاتی زۆر باش هەیە و لە ڕێگەی قونسولیات یا لە ڕێگای سەردان یا لە ڕێگای پەیوەندی تەلەفۆنی یا لە ڕێگای ڤیدیۆ کۆنفرانس خەریکە ینی ئەو مەشاکلانەی کە لە ماوەی ڕابردوو بەهۆی کۆڕۆنا دروست بوون دەرگای زۆر باش بەڕووی هەرێمی کوردستان دەکرێتەوە تاکو وەبەرهێنەرانی بیانی بتوانن بێن لە هەرێمی کوردستان ئیش بکەن لەگەڵ ئەوەش هەرێمی کوردستان ناوچەیەکی زۆر جەذابە بوو وەبەرهێنەرانی ئەژنەبی و هەروەهای ناوخۆیش بە حکمی ئەوە یاسای وەبەرهێنانی هەرێمی کوردستان حەقیبەیەکی باشی لە حەوافز لە پشتیوانی لە تەسهیلات بۆ وەبەرهێنەران ناوخۆییان دەرەکی دابین دەکاتون و هەوڵش دەدەین ئەو تەسهیلاتانە لە ڕووی کەمکردنی ڕۆتین لە داهاتوو کەمتر ببێتەوە بۆ ئەوی تەسهیلاتەکان زیاتر بێ ڕۆتینەکە کەمتر بێتەوە بۆ ئەوی بتوانین مۆڵەتی وەبەرهێنان بە تایبەتی بۆ وەبەرهێنان بیانی بە مدەیەکی زۆر کەمتر لە مانگێک بدرێتن تاکو بێن کارگەکانیان وەبەرهێنانیان بە تایبەتی لە بواری کشت و کاڵ و پیشەسازی بێن لە هەرێمی کوردستان دابنێن. بەلێ سپاسیات دەکەم دکتۆر محەممەد شکری سەرۆکەی دەستەیە وەبەرهێنانê یا هەرێما کوردستانê ku tu mêvanê. سپاس بۆ ئێوە.